دەربارەی پێشەڕۆژە هەرێمە جەزیرێ و سینناریۆێن پێشبینی کردی سەرکەردا و ڕەوشنبیرن کورد چەندین شرۆڤین جوداژە ڕەوشێ و پێشەڕۆژێ ڕاکردن و گوتن و ئەگەر هەیە تورکیا دەرباسی ڕۆژهڵاتی چەمەیە فەرهاتێ ببێ و گوتنجی ئەگەر یەکرێزیان ئەمالە کوردی دروست نەبێ پێشەڕۆژە دۆزا کوردی دێ مەترسیەدەیە. دکتۆر عەبدولحەکیم بەشار ئەندامێ پۆلیتبیوریا پارتیا دەموکراتە کوردستان سووریا دێ گوتارەکەیدا ڕۆناهی خستە سەر پێشەڕۆژە هەرێمە جەزیرێ و کوبانەیە پێشبینیکردی و گوت و باشبوونە پەیوەندیان نەبەرە ئەمریکا و تورکیادە و بێ تایبەتی پشتی هەماهەنگیەک و دەربارەی دۆسەیە خاشقجی دنە بەراواندا دروست بوو و لاوازبوونە پەیوەندیان نەبەرە ڕژێمە سەد و پارتیا یەکێتیە دیموکراتیک پەیەدەدە و بێریارە ئەمریکا بە تەرخانکردنا 12 ملیۆن دلار ji بۆی دیارکردنا جهێ سەرکردێن پەکەکە و داوین پێشاتێن یەن هەفکێشە سیاسی یەن لەسەر عەردێ ددنە خویاکردن و تورکیاوە دەرباسی هەرێمە جەزیرێ و کوبانێ ببێ. لە دوانەکە تایبەت دەژبێ ئارکێن ویسکارە کورد شەمس ئانتەر ڕاگەهان دێ دەمان هەدا مەترسیەکە مەزن لە دەرگەهێ ڕۆژاوای کوردستانی دێ و ئالیێن کوردی و پێنگاوان ji بۆی دوورخستنا مەترسیە لەسەر هەرێمە جەزیرێ و کوبانێ نەئاوێژن ژەبەر بەرژەوەندیên حزبیên ئالیان دۆزا کوردی هاتیە ji بیرکردن و دەستێن دەرەکی بە ئازادانە بازرگانیە بە دۆزا کوردی دەکەن. ژێ ئالیۆخەوە ئەندامان و نەراتیە ئەنجومەنە نیشتیمانیە کورد لە سووریە ژارکێرە ڕاگەاند و ڕۆژ بە ڕۆژ مەترسی لەسەر هەرێمە جەزیرێ و کوبانەیە مەزنتر دەبێ و ئەگەر پێنگاوش بۆ یەکرێزیان ئەمالە کوردینەون ئاوێتن دەرئەنجام وێش دەستدانە دۆزا کوردی بێ لە ڕۆژاوای کوردستانێ و دێ سووریان و دەژی دەنگێ کوردان وێ لاواز بێ وێ وەرنە پێشگوێ خستن. ژێ ئالیۆخەوەژی دکتۆر فەرید سادون ئەکادیمیناسێ کورد ژارکێرە ڕاگەهاند بوو کوتەڤایە ئاماژیان وێ چەندێ ددنە خویاکردن و تورکیا گوهنا دێت و ئالیان و وێگەفێن خۆ لەسەر هەرێمە جەزیرێ و کوبانێ جێبەجێ بکێ.